ئێستا قەیماغی ئەسڵی بە چیا جیاکردی قەیماغی ئەسڵ لە دەما ئەتوێتەوە من شتێک هەیە پێ بەردەوام باسیەکەن ئەڵێ ئەو قەیماغی کەی خۆین بازە کەس ئەڵێ ناوەکەی هەستەکەین بینەکەی خامەیتیایشتی وە چی ئەو بابەتە وڵی ئێستا قەیماغی معمل پیا بۆ لە بازارە سعری زۆر هەرزانترە لەگەڵ قەیماغێکی ئەسڵیە ئێستا قەیماغی ئەسڵی بە چیا جیاکردی قەیماغی ئەسڵ لە دەما ئەتوێتەوە ئەوی کە ئەلکە بە مڵاشووی دەما بۆ نا قەیماغی ئەسڵێ بە لە دەما بتوێتەوە وەکو ڕۆن ینی بیخەسەر ئاگر ببێتەوە بە شیرەکە قەیماغی ئەسڵ ڕێگە ببێتەوە بە شیر بەس قەیماغێسە لە بازارە ینی کیلۆی قەیماغ بە 14000 ینی ئەمە کەس عەقڵی نایبڕێت بۆ چەندە بۆ ئەسڵی ئێستا قەیماغی ئەسڵی لای ئەمە بە 28000 بەغدادیشمانێ هی دەرەوەی سەدەی بەغایە کیلۆ بە 32000 فرۆشین یعنی لە گۆشت گرانترە لە گۆشت گرانترە هەر بە گۆشت بە گۆشت ئەڵین گران هەیە ئێستا بەس ئەوەیە باشە من بە شکڵ چۆن بیناسمەوە کە قەیماغیشی ئەسڵیە ئەستا ئەمەی شوێیە ئەمە قەیماغی جەلەولایە بۆمانە جەلەولا بەڵێ سێ قەیماغی ئەسڵیکە ئەبینی هەر ئاوای لێکە ئەبێتەوە بە شیر چونکە قەیماغ هێوێنی ناوێش چەوری شیرەکەی ئەیگری تۆ چەوری شیرەکەی ئیگری تێگەی بەس قەیماغی بڵین بازاری و معمل هەمووی خامی تایە ناوەکەی شتێکە لە نازانم قەیماغی تووشیوانەمان خواردووە کە بۆ دەرەوە دروستیەکەن هەمووی وەکو چۆم وەکو کلینسک وایە تێگەی یعنی ئەی خۆی تامی لێ ناکەی چەورێکی تەبیعی نییە چەوری قەیماغی خۆمان تەبیعیە